دەم باش تەماشەوانین gelekêja cardin bu barnamemayekî xelî bi xêr bên. Tewrê me îro jî li ser kungîrê gupîtka welatên Erebî ku îro li Bexda birê veço. An ku qîma Erebî ku dibêjine bîst û sêyemîn kungirê asayiyê gupîtka Erebî bi bejdaya serokên deh li kuma bîst û du welatan. Îro demijmêr dazdê nîvro li Bexda dest pê kir ku serokatiya vî kungirê yê vê carê ji aliyê Celal Talabanî Serokkomarê Iraqê ku deman dem da ku sekreterê giştî Yekîtiya Niştimaniya Kurdistanê jî tê pirêvebirin û di nava vî kungirê da berêzan gelek babet gelek tewar têne behezkirin tê gotûbêj ser têtekirin ji wan wê taybet bi rewşa welatên Erebî ve û bi wan krîzên ku duçarî welatên Erebî mîna Sûriya mîna ku di niha bi xortî şer û pevçûn û tundûtî jî li welatê didomin û hemû dunya bi xwe ve mijûl kiriye. Her wiha li ser gelek pirsên din pirsên aborî îslahat bi şêwekî giştî li welatên Erebî li şehaz dabe. û di Kurd jî ku êkî serkirdin Kurdan serokatiya vî kungirê dike di heman dem da ku Herêma Kurdistanê ku beşekin li Iraqê jî endameke xorta komkara welatên Erebî gel û bandoriya vî kungireyî ya gupîtka welatên Erebiyan ku lotkeyî وڵاتانی عرب لەسەر ڕەوشە کوردان دووزا کوردان ئەوێ چ ببە هەیە چەندێ ئارمانجین خۆ بەدەست بخۆ ئارمانجێنی و ئەوێتی نەگوت و بێشکن هەیە چەندێ دبەرجەواندا گەلدایە ئانکو دبەرجەوانگا تەناکردنا ڕەوشە ڕۆژهەڵاتە ناوین بشەیەکی گشتیدایە کنگرەی لوتکەی وڵاتانی عرب لە بەغدا بەڕێزانەوە کوێ وەزان ئەمڕۆ دازدەی دەمژمێر دازدەی نیوەرۆ لوتکەی عربی لە بەغدا بەسترا کە ئەم لوتکەی ئەم جارەش بەسەرپەرشتی جەلال تاڵەبانی سەرۆکۆمارە عێراق بەڕێوە ئەچێت و چەندین تەوەر و بابەت تیا بەحث کرا و بەحثیش لەسەر دەکرێ وەکو ئێستاوە بنین زۆربەی میدیای جیهانی بەخۆیەوە سەرقەڵ کردووە ئێوە هەڵسەنگاندنتان بۆ ئەمە چێ لە کاتێکە کە ئێستا چەندێک لە وڵاتانی عرب دووچاری قەیران بوونە وەکو سووریا کە تا ئێستا تونندوتیژی و کوشتنی هاوڵاتیانی سیڤیل بەردەوامە هەموو کۆمەلگای نێودەوڵەتی هەموو ناوەندە گرنگە بڕیار بەدەستەکان و وڵاتە زرهێزەکان بەخۆیەوە سەرقال کردووە تا ئێستا کۆمەلگای نێودەوڵەتی نەیتوانیوە خاوەن بڕیارێکی حەسم بێ بۆ چونیتی چارەسەرکردنی ڕەوشی سووریا کە ڕووجانە بە سەدان کەس لە مناڵ و لە بیرۆ ئەکوژرێ تا چەند ئەم کونگرەوە لە خزمەتی گەلی کوردستانی ژەوەکو گەلێکی زیندوو لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئاڵێ لە شاری سلێمان یەکەم پەیوەندی باشتر ئاڵێ خان فەرموو سوپاس هیوادارم کۆبوونەوەی ئەمڕۆ بێتە هۆی یەکگرتنی هەموو وڵاتەکان و بەتایبەتی پرسی سووریا و هەروەها لەبارەی خێرانی سووریاشەوە و هیواداریشم مافی عێراقیانیش هەبێت چونکە عێراق بەڕاستی وڵاتێکی مرکزیە و دووبارە هیواداریشم سوودی باشی بۆ هەموو عێراقیان هەبێت بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک هیوادارم هەر سەرکەوتوو بن ئێوارەیەکی ئارام خوال لەگەڵ سپاس مراد لە باژارێ زا خۆت گەلمەیەکێکی مراد کەرم کە الو چۆنی؟ ئەس باشم سپاس زەحمەت نەبن نەمرۆ نۆڕەدین نۆڕەدین بەلێ کێک نۆڕەدین فەرموو بەلێ پرسۆمن نەستە تەوەری وەژیکەم بە گۆستی نەبرۆ و فەرمۆیە و بەلێ دێ باشە مادەم پرساتە ژیاو بە هیویدارین لە زاخۆ هایداری ڕەوشێ بەرچان دەکای گۆزێ تەوزێکەن و فەرمۆیە و کاک مراد آخر نوکە بەرەف بەهارێ دچە و دنیا خۆشە و جەوژی خۆش بووە وەڵی فەرمۆیە ئەو تاسیرا خابیری ئەس بوارم بەێ گەلێک سپاس بۆ کاکی مراد لە زاخۆ حسێن لە کەڵک چی کاک حسێن فەرموو فەلاح کاک ساڵح دەستخۆشی بەرنامەکەتان لێ بکەم گەلێک سپاس ئەوە سێ شتە بۆتانێ دەدەم تەلەفۆن لەسەر خەڵک ڕاناکەن هیوادارم تەلەفۆن لەسەر خەڵک ڕایکەن هیوادارین بەشی کۆنتترۆل جێ لە ئێوە بێ ئێمەش هەموو تێلەفۆنەکان هەڵەگرین بەس لەوانەیە چەند خەتەی بێ ئەوەندە مەشغوڵ بێ تەلەفۆن بۆتان تێ لەسەر خەڵک ناگرین حەز دەکەن هەلیگری ڕاستی تەوەری منەوەی لەسەر گاز حەز دەکەم پێتان برێم نانی بۆ لەو خسەدان بە 5 دینار ویسە بۆ بە 500 دینارە مایسە بێ نەفت زۆرتیان ئەوتر بعدی ئەیش ڕاتێ بۆ گەنجەکەەکەین بەتاال و قەسرۆ هەوی چیمانی سەش وەرەقەکەم لایە ئەە حەفمان ئەگە حکومەت قەش بەڵێ کای ساڵە دیارە دەنگی توش باش نییە
سوپاس پەیوەندیەکەت بەڕێزان هیوادارین باس لەسەر تەوەرەکە بکەن ئەمە تەوەرەکی گرنگە لە عێراق لووتکەی وڵاتانی عربی بەڕێوەچێکە ئەم لووتکە هەودەمە لەگەل بەهاری عربی کامە کام تا زۆر کاریگەری لەسەر ڕەوشی کوردستانیش لەسەر ئاسیار چارپارچەی کوردستان هەیە ئەوە ڕۆژاوای کوردستان خەریکەویش لە ژێر ئەو باندۆری ئەو گۆڕانکاریانە ئەوێش ڕزگار ئەبێ ینی ئێمە با بەشەیەکی منتەقی لەسەر بابەتەکە قسە بکەین تکایە ئەگەر ئێوەی بەڕێز داوای ئێمە قبولکەن مەمنونین مام قادر لە هەولێرەوە ئەو کاتت باش هەموو کاتێکێت مام قادر سوپاست دەکەم وەڵی خۆی لە دەستوری عێراقیدا خاڵەکەیە کە دەرێ عێراق پابندە بە میساقی جامیعەی عەرەبی تەبیعی میساقی جامیعەی عەرەبی هەتا ئێستا لۆگەلی کورد ڕۆن نییە نەک نوێنەرەکانمان لە بەغدا ئەوجە نازانین ئەو میساقە چییە ئایا عێراق دەگەڕێتەوە ناو عەرەبەکان و قەزای دیموکراتیەت و فیدرالیەت و فرەحزبی و ئەوانە قبولی هەیە عێراق یان نا ئەگەر نا بگەڕێتەوە بچی ئەوەش ببتە خاڵێک بۆ ئەوەی دیکتاتۆریەت بەکاربینن ئەوە مەحاڵە دوایە هەموو دەوڵەتەکانی عەرەبی جەم لێ ڕابگرێ برای بەڕێزم هەموو دەوڵەتەکانی عەرەبی شەرت و شرووتیان لەسەر عێراقدانا پارەیەکی زۆر سرف کرایە لەو بارەیەوە ئایا ئەو دەوڵەتانە ئیمانیان بە دیموکراتیەت هەیە ئەگەر ئیمانیان بە دیموکراتیەت هەبی ئەوە ئەندامەشی باشی لۆ کورد دەبی بەڵام ئەگەر ئیمانیان بە دیموکراتیەت و فرەحزبی و ئەوانە نەبی بەڕاستی هیچ ئیستیفادەیەکی لۆ ئێمە نییە چاوەڕوانی هیچیش لەوەی ناکەم لە جامیعەی عەرەبی چکۆم هەتا ئێستا جامیعەی عەرەبی یەک مشکلەی چارەسەر نەکردرا بە درێژایی دامەزراندنی ئەو جامیعەیە لەبەر ئەوەی هەری هێشتی نەوعە ئاوازەشیان هەیە بە سەر بە غەربە هەیە سەر بە شەرقە ئێستاکەوە خەزیە سووریا لەگۆڕەیە دەوڵەتێکی وەکی سین و حزباکە خۆیان بە شغیەتدانن وەکو رووسیا تێدەگەی ئێستاکە ئەوانە لەگەڵ شەعبەکەی ئێمە دانینە چۆن دەبی ئەوە بەڵێ مام قادر ئەوە جامیعەی عەرەبیی پێ ناکرێت لەگەڵ ڕێز سپاس غەریب لە کێلارەوە ئای غەریب فەرموو سەرەتا خۆشی بەرنامەکەت لێ دەکەم گەلێک سپاس و سپاسیش دەکەم بەڕاستی من بابەتێکی حەزم باسی بکەم ئەو پارەی کە بۆ هەروە بێتەوە بۆ قاعە و بۆ کورسیانە و بۆ مێزە و بۆ منەسانە و بۆ دیکۆراتانە سەرفیان کرد ئەبوایە بیاندایەتە بۆ مناڵانەی کە یەتیمن لە شۆرجا خەریک دزیکردن و هەروە بێتەوە بۆ منداڵانەی کە بێباوکن لەو بەغدایە کەوتونەت لە تەمەنی 8 ساڵی 7 ساڵیە خەریک سوالکردن ئەمە یەک ئەو پارەیانە سەرف کرایە بۆ بیێوەژنانی کە مێردەکانیان شەید بووە و تاکسا کەس ئاوڕیان لێ ناداتەوە کە چەندین ژنی شەهیدەیە لە عێراقا ئەمە یەک و حەزی شەکەم ئەگەر بە کورتی باسێک بکەم دەربارەی ئەو ڕۆژە ئەندامێکی مەکتەبی سیاسی حزبێک لەگەڵ وازام شەق و ئەوسەتا قسەیە کرد دەربارەی ئەوەی کە ئایا ئێمە لەگەڵ مالیکیاتێکی نەدەین باشە ئێمە دیارە ئەوە من ئەگە ئەندامی مەکتەبی سیاسی بووم ناوی خۆم ئاشکرا دەکەم لە کەسی ناترسم بەڵێ من فڵانە کەسم حەز ناکەم لەگەڵ مالیکیاتێکی بین ئێمە مالیکی تاکسە هیچی نەکردووە و دەربارەی بودجەی غاز و نەوتی هیچ ئیمزا نەکردووە ئەمە یەک و باسی مادەی 140 نەکردووە و سەرۆکی هەریەمەتی تاکسە پاری پێشمەرگەیان نەناردووە ئەمە دوو مالکی با بێت جارێ ناوخۆی وڵاتەکەی خۆی ڕێک بخا نەچێت کۆنگرەی 21 کۆنگرەی عەرەب بەسراوە تاکو 21 کۆنگرەی عەرەب بەسراوە تاکسا چی کراوە وڵاتێکی عەرەب دیموکراتیکایە چ وڵاتێکی عەرەب ئاسوودەی مجتەمەعی ئینسانیەتی تایە چ وڵاتێکی عەرەب باسی دیموکراتیەت بۆ خۆیەکە وایە من داواکارم لەو کەسانی کە مەسەن لە تەلەڤیزیۆنەکانە یا لە جەردەکانی شەرق ئەوسەط و جەردەکانی وڵاتانی تریا قسە ئەکەن دیفاع لە مالیکی نەکەن دیفاع لە منداڵێکی کوردی بە شەرەفی ئەم خاکە بکەن لەبەر ئێمە پارەمانەیە لە حەسەی نەوتی عێراقیە
ابي بو ما نصرف كان بيش مرقه باري بالي كاي قريب كاي قريب بورا دمك كاتيك زور من بتودا خلكي زور لسر هلي بيمندي بارزان حاجه كان جاب كورتي سرنجي خوتان راب بيجين لبروا بيمان باش زورترين بيمندي اواني كا ولدن بيمندي بكن هميان ما في بجار بويان هبي لقصه كدن لبرنامج نعمه لاك لك نعمه كرمك انا يرد باشكاك باش تربط صدرت تيجي مكان خلق كونغري عندك عربي لا باغدا يعني سودكي جستبو مرات كرد ومرات عرب تايبتها وبس تشتري منجاية طرباني باري بس و الشباب ملاتي كرد عرب سوج باش دارتو صدارة باوكيشا وناوك جاكاني انا ملاتي كرد هاو همون بين شاسر كبن لبطابتي العراق وكرد صادة زور سباس وراجي شاد شاطر كنداني انا ارتزور سباس محمد لكركوكي وكاي محمد فرمو كاي محمد بله زاخو محمد زاخو بله كاي محمد كرم كاس بارا ميرو سي جي نظام ناف بشاشتنا نبيساندن كاي محمد كرم كا دمبوش برو باشتر بوتا جل جور ما تلفون هي لاجرن يا چند روز تلفون که لاجرن يعني تلفون هل ناجرن اري والله جل تلفون هل ناجرن بس ام تشتاق سياسه نظام كاي محمد أفا بله تأكيد بس رنجاتا ديال برشافا كندي بدي بتشونا كان بو تليفوني تاعنا ورجيتن كنترولي اس دخلت سرنجا خا بيجي ام توبي كورماند ان اورتي اك موتش كان قال لك سباس او ما بديت ازيد الزوخه مراسلتي بالزوخه بتوحد ادري هي والزوخه ما هي ما مراسل زاخويا شواد بدايتها حتى انه كما هي ايش منك اخبارك تشتري دمك تشتري بس اكثر رجع ما رابورت زاخو انا تشتري تو دخازي يجيك البشره لكنترولي تو دكاري جماره تليفون بيام نرمال لزاخوار بيجي هر تشتكر بيشاتكر بابتك تهي تخزمه داينه ما هي ما اديتي بس ناري برودي وايدي شبينا تيبون يوسف موسى لزاخو ايه تمام بلا شوط وهي كنت موش كم بوشوط وحمك انا هي هاتي مشكله قال لك سباس سباس ليزا لشاري سليماني الو ايوه باش تربطو بله كاغا سوري برنامجتان اخو بني كونغري ولاتاني عربي لباخات سودك يبه بو كرد لكاتا كاكا همو كات عرب دجي كرد بوا اوانا لن كونغري عربي ابي ما سودك بو كرد يابه جيك لصرف كرني بو جيكي زور بو ام كونغري يعني كإما أقرق بين لقلاني شي عربيات سودك مال بيجينه لكاتك أوان لبشتو تقول كردين همو كادجي كرد بون كاتك أوان كرد هيت كات هوليونين كرد بدولتكي سربخو بناسينن أوان همو كادجي أوان ككرد خاون كيانكي سربخوي خوي بيت إما تدنك ما بو خوش بكا أوان ين لولاتك إما بحساب إما بشيكين لعراق بلام تنها بكارك سودي بخوان هبه ببشك لعراق ما نزانن زانا وكشتكي تر هيت كات سودك ما نبو بو عراق للاي أوان كسكي يعني كرد هيتني للاي أوان بلام بوشتر بيسكاني خوان كرد بو كونغري عربي بيت ياخد بو شتيك كمصلحتي خواني تيابه ببشك لخوان ما نزان بلام بوشتر هيت كات إما بشكني لأوان بلا اللي زاخان سباس بو سرنجيت وش درويش لاولي روا قاعد درويش فرمو او كاتت باش امو كاتكت زۆر سپاسانەکەم دەست خۆشیتان لێکەم و دەست خۆشیش لە لێزاخانەکەم بۆ هەموو جارێک پێشنەکانی زۆر بۆ چنین ڕێکوپێکن لە هەموو بەرنامەکانە متابعەیەکەم دیارە برای بەڕێزم هەندێک منەظەماتی عالەمی هەیە و ئیقلیمی هەیە شتیوا لە وەکو ئومم متحیدە یاخود جامعەی دولەی عەرەبی یاخود منەظەماتی ئیسلامی من بەش بە حاڵی خۆم وایان تێگەم شتی بەس تەنها مەرەکەبن لەسەر کاغەزە تاکو ئێستاکە نەمدی و هیچ شتێک حەڵکەن و بۆ کۆنگرانەی کە دەست بەستێ ئەو کۆنگرانەش ملحەقی ئەوانە من ئێستا ئەو کۆنگرێ دەبینم ئێستا لە بەغدا کە دەبەستێتن بەڕاستی ڕەقەمە ئەساسیەکانی دۆلەی عەرەبی نەهاتوون نهاتوون بەشداری بکەن مجموعەیە هاتووە خۆی 22 دەوڵەتی دەوڵەتی عەرەبی هەیە بەڵام دە دەوڵەت بەشداری کردووە هیچ پادشایەکی عەرەبیشتیا بەشداری نەکردووە بەڵێ بەڵێ ڕەقەمە ئەساسیەکانیش ئەوەی بەشداری نەکردووە ئەو بەشداری لێرەشدا ئەوە دەبینم کە لە مەحسەی ئاخریدا هەر جارێک کە دۆلەی عەرەبی کۆبوونەوە یاخۆ کۆنگرێکیان سووە قەرار بەیانی ئاخریان ئەوەیە
اتفقنا على أن لا نتفق على أي شيء. وزرم أوزارشان هروابت بس يوادارم تأثير بهاري عربي هبه يوادارم تأثير شيبو بهاري كردي هبتن لهر سوار بارسة كذا ببارسة خوش معنوا. بله که درویش گلی سپاس. بله برزن لم كوبوني امرو يلوتكي عربي ولاتاني عربي لبغداد ده ولات لكوي 22 ولات بجاريان كده زور لبادشاو ورؤساء عرب واني كاريجريان لسر روجفي ولاتاني عربي هي بجاريان تيانا كردو لسراسي رئيس وزراء لسراسي خاروي سركرديه كميا ولاتانا بجاريان لم كونغريا كردوا. باوكي ريباس معنا كده. مرحبا قربان. زور سپاس باوكي ريباس لكركوك. لا شي بلاي برازم. زور سپاس. بلاي برازم بالنسبة لورقة ودست خوش بهم. زور سپاسی برنامجتان كم. دیاره بالنسبة لي أو كوبنوي ولا تاني حتى إذا بغى بسر بريشي أضافي برزمان جلالة كليه من بشتيشي باشي أزانم متعبد وكو خلشي كركوك كتوكا سنوي كركوك لقشو لكاين تلجا واجيشي تريقيا بلام حقا براستي روزگاري كردو حقي كردو اشتاني كوبنا باس كده چونكا خود بيني حالتي شي ضرورة عربا كان تنابو كردستان يعني وكو يستاكا شوال مرز هاشمي موضوعي شيء كانت كردستان براسيم المال الشيش او كاتي كموبا سروشي وزيران العراق او كاتبالون بكردا كانوا دخالة كتنبيكا حتى العناش ما في كل بكين نحن ما في كوبنوي عرب بكين وامشتان بكين. بله که باوکی رباس با بسنجی توش بله برزن و کوی وزن امرو لودکی عربی به سرپرشتی امام جلال و کسر حکومت عراق و کو سکرتری گشتی که اجتماعی کردستان یکی کلا سرکرده کردکان لوی بسرتای کاریگری ام بو کرد به تایبتی چون ابدای بس بجداری کنیم کو سرکرده کی کرد سرپرشتی ام لودکی ولاتانی عربیه که بس بوی ان لناو اجندای کاری اما تا چند گرینگ باسی کرد و پرسی کرد به تایبتی لروشالاتی نوراز بکره که بشه کی زوری کردستان پارچکانی کردستان لجردستی ولاتانی عربی داگیر کراون و خلکان چاوسین راوتوا انفال و جنوساید دژیان بکارناوە ئەمە تا چەند پێویستە لەناو ئەجندای کۆبوونەوەکە باسی کورد بکە و ئەکرێ سۆران لە قەڵات زێکایك سۆران فەرموو. السلام عليكم. عليكم السلام. دەستخۆشی بەرنامەی دەکەمەوە هیوادارم کۆنگرەی وڵاتانی عەرەبی لە بەغدا سەرکەوتوو بێت چونکە سەرکەوتنی گەلی عێراق سەرکەوتنی گەلی کوردە و هیوادارم لەم کۆنگرەیەدا بیرۆکەیەک بێت کە وەکو چۆن لە ئەوروپایشێتیەک دروست بووە بۆ یارمەتیدانی هەم وڵاتانی کێشەیان تیا هەیە و وەکو بۆ نمونە یۆنان کاتێک کێشەیەکی لە دەبێت ئێمە وڵاتانی عەرەبی زۆر دەوڵەمەندمان هەیە وەکو ئیمارات قەتەر سعودیە ئەوانە ئەگەر بێت و ئەو یەکێتیە تۆکمە بکرێت یارمەتی ئەو وڵاتانی پێ بدرێت کە کێشەیان هەیە لە ڕووی دارایی لە ڕووی ئیرهابەوە بەڕاستی سوودی بۆ هەموو گەلانی عەرەب هەیە و هیوادارم ئینشاڵڵا ئەم بیرۆکەیە سەرەگرێت بەڕێزێکیشی گلەی لەوە لە دەهات دەکرد ئەیوت دەهات لە بەغداوە یەت لەوێ لێمان نەخۆن بەڵام بەداخەوە هیوادارم لێرەوە حەز بەوە ناکرێت لەوێ داهاتەکەمان بۆ دێ بەڵام لێرە بە شێوەیەکی عادیلانە بەسەر هاوڵاتیاندا بە شێوەیەکی عادیلانە تەوزیا ناکرێت بەڕاستی لێر هەڵەکە لێرەوەیە ئینشاڵڵا لێرەکانش ئێمەش ناخۆمان یەخەین. باڵێ گایک سۆران و زۆر سپاسی ئەو بەڕێزانش دەکەم کە هەندێک تێبینیان هەبوو بەڵام بەرحاڵ هەر کەسە و ڕای خۆی. بەڵێ گایک سۆران بەدەگەری سوپاسە ڕۆژین لە باژارێ دووکێ دیگەلمەیە. الو جانی باشی؟ ئەس باشم ڕۆژین خان تو چاوانی؟ ممنون سپاس گەلێک ساوی دەستخۆشی بەرنامەتە دکەم. گەلێک سوپاس. من پێشنیارێکە بۆ بەرنامەتە. فەرموو. ئەس حەز کەم تەلەفۆنت زاخ و دووکێ بچێک یعنی شتی هەولێر و سلێمانی وەرگرن. بەڵام گەلێک خۆشحاڵیم تایبەتی ئەس گەلێک خۆشحاڵم زۆرترین پەیوەندی بوومە لە ئامێدگێ لە شێخان لە ئاکرێ لە سنوورە پەرێزگا دووکێ بێن نەمجی خۆشحاڵم. حەز کەم ژی حەز کەم یعنی تەلەفۆنێم ئەڤ ئەس بچێکم ئەس هەندی محاولێت کەم تەلەفۆنێت هێت ژی ناهێتە وەرگرتم یعنی تێت ناڕاکەن. بەداخەوە ئەبرۆ خۆشحاڵین کە من پێشنیارێکە هەیە کە نەبی تاڕەخنا ینی ئەس حەز کەم لیزانی هەما تەلەفۆنێت کەتن جارێک یعنی باشی بەحسەنتمەتێ بکەت هەمی گاوا
تابت حکمتی تابت سروکی تابت یعنی چه نابیدن دو هرکس آزاده روژین خان هرکس آزاده او دلیتا دا تونو کشی بحث که تدوی توجی پا بیجه تدوی توجی مدخاب که توی آزادی هکی او تشتی دلیتا دا های بلاونه بیجی تو بیجه کرم که چون که مانه هر کسی که قیمت خوی هر کسی که توجی بیجه کتا تدوی چا بحث که تدوی چا بحث که و سبارت برنامه هایی بینم گوپید که عربی و اجتماعی شتێکی باشە وی سەرکەفتی بیتی ئینشاڵڵا. بەڵێ گەلێک سوپاس بۆ پەیوەندی ڕۆژین خانێ لە باژارە دووکێ کارزان لە شاری سلێمانی کای کارزان فەرموو. ئەم کاتە باش بە ڕێزگان هەموو کاتێکت من بە ڕۆژین خان ئەڵێم ئەڵەم ڕۆژین خان ئێمە لە سلێمانیشین و یەک هەفتەیە خەریکم بۆم وەرناگیرێت حەزم بەکرد لە تەوەرەگەی ئەوەی لەسەر سەرۆکی هەرێم کە دەوڵەتی سەربەخۆی کوردی ڕاوتی ڕاگەێنێ حەزم کرد لەوا بەشداریکەم زۆر خەریکیش بووم بەرم نەکەو بەهەرحاڵ بەنسبەت تەوەرەکەوە من وای نابینم کە کوتلەی عەرەبی ئەم کۆنگرێ سەر بکەوێ سەرکەوتنی گەلی کورد بێ وەکو کاکسۆران لە قەڵات زێباسی کرد من لە لایکەوە سەرۆکی هەرێم خۆی ڕەخنە ئەگرێ دەڵێ ئێمە ناتوانین لە بەغا ئەگەر بەم شێوەیە درێژە پێبین لەولاوە هێزێکی سیاسی کوردی کە دەوڵەت سەرکردایەتی هینەکەکات بەرەو بە پەرۆشۆ بۆیە چێت لە لایەکیەوە لایەکی کوردی ئێمە خۆمان یەکگرتوونین خۆمان بە لایەکی کەیا ئەبین ئێستا بفەرموو بە قسەی سەرۆکی هەرێم بکەین یا بە قسەی سەرۆک تاڵەبانی کە لەوێ سەرۆکایەتی کۆنگرەکەکە ئەبێ بەل یەک وتار هەبێت یەک شت هەبێت ئەوجا ئێمە سەرکەوتوو بین. زۆر سپاس. بەڵێ بەڵێ کارزان هیوادارین سەرنجی تۆ بۆ هەردوو بەڕێزە و هەردوو لایەنی سیاسی سەرەکی کوردستان گەیشتی بێ وەکو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان بێگومان داستان لە کەرکووکەوە داستان خان فەرموو. ئەم کاتت باش کاتەکان هەموو کاتێکت ئەمە 23مین کۆنگرێ عەرەبیە عێراق ئەنجامەگرێت و بەسەرۆگمان دەداتەوە ئەڵێم هیوادارم کێشەکانی عێراق لا بکرێتەوە لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتی و بازرگانیەوە کێشەی سووریاش تایبەتی کێشەی سووریاش یەکلا بکرێتەوە ئەوانش بە مافەکانی خۆیان بگەن ئەوەش ئەمەوە 12 مەوە هەموو کەناڵە ڕاگەیاندنەکان بەخشیان کرد. بەڵێ بەکر هەیە کەڵاتیانە پەیوەندیەکەن من کایکەم و کنترۆڵ یەکسان هەڵیەگرێت و بزان کە ئاگایان هێنێکە هەڵی ناگرن. بەڵێ دەستان خان ئەم بەرنامە بەرنامەی خۆتانە ئەم بەرنامە مینبەری خەڵکی کوردستانە بەرنامەی شارعی کوردیە بەرنامەی بیوچون و ڕای جیاوازەکانە ڕۆژانە لەسەر تەوەرە جیاوازەکان وجودی من لێرە تەنیا خزمەتکردنی ئێوەی بەڕێزە بەبێ ئەوە هیچ تعلیقێک و هیچ ڕایەکم هەبێت لەسەر هەر سەرنجێکە سەرنجی چۆنی بێت من تێبینیەکم هەیە بۆ خوشکە سارا کە پەیوەندیەکە کە وایەکە ئەو زۆر حەزی بە گۆرانیە و هەموو بەرنامەیەک هەیە زۆر بەرنامە هەوڵە دەین داستان خان ئەگەر بکرێ ڕۆژێک تەوەرێکیش بەو شێوە بێ بۆی ساراشخان ئەو کەسانی دیکەش حەزیان لە گۆرانی وتنە بە کەیفی گۆرانی بڵێن ئاساییە چێقێکێکە بەڵێ سوپاس بە پەیوەندیەکەت بەکر لە شاری سلێمانیەکەی بەکر فەرموو ئالای چۆنی کاکەجان ئەس باشم سپاس ئەگە تەلەڤیزیۆنەکەت کچکەی دەستخۆشیدان یەکەم بۆ ئەو بەرنامەیە زۆر سپاس بەتەنی بەڕاستی بەتەنی ئەو خەڵکەوان بەرنامەکان زۆر چاکرد دەستان خۆش بێ زۆر سپاس بەڵام من وا تێبین یەکەم کەوا هیچ ئیسفادەیەکی نییە ئەو کۆنگرێ بۆ ئێمە لە چه ڕوویەکەوە چونکە ئێمە بەس کوردی عێراقە کوردەیە کورد لە عێراق هەیە لە تورکیا هەیە لە سووریا هەیە سووریا لەوە شێواوە لە ئێران بەشداری لەو کۆنگرەیە يعني ئێمە لێرە معلقیمانێتەوە بە تەنیا ئیتر بەخوا چارەسەری شەکانمان بکە. بەڵێ کاک بەکر سەرنجی تۆش گەیشت سوپاس مەولود لە هەولێرەوە کاک مەولود فەرموو. سلام علیکم. عەلەیکوم ئەسسەلام. باشی برای بەڕێز. گەلێک سوپاس. دەستخۆشی و بەرنامەت لێکەم. سوپاس کاک مەولود فەرموو. وڵا سەرەتا ئەگەر بکری بەرە ڕەخمەکمان هەیە پێشنیارێکمان هەیە. ڕەخنە بۆ ئێمەیە؟ بەڵێ. لا خزمەتدام فەرموو. وڵی ئەگەر بکرێ بەرنامەی شنەبی زۆر باشە ینی کەنانی هێنارتی بەرنامەکانی زۆر مەزبوط و چاکن بەس بەرنامەی ئاینی نییە نازم بۆ تێکەرێتەوە. پێشتر بەرنامەیەکمان هەبەوە بۆ بە جێگەی ڕەخنەی زۆر لە پیاوانی بەڕێزی ئاینی ئەو بەرنامەیە
ئێڵغا کرا بە سەرنجی تۆش لەبەر چاوەرەگرین بێگومان ملەتی ئێمەش زۆرینە موسڵمانە بە تاکید سەرنجی تۆ لە جێگای خۆدا لەبەر چاوەگەین کاک مەڵوت فەرموو بەنظر تەوەرەکەشت کارگەریی بۆ کورد نابی نە بۆ کورد هەر بۆ وڵاتانی دی بە تایبەتی ئەو وڵاتانەی کە ژێر دەستن ئەوە فلەستینەوە یان سۆماڵە ئەو وڵاتانەی کە ژێر دەستن هیچ سوودێکیان بۆ نیە هەر بەس بەسەربردنەکەی و تەواو بەڵێ بەڵێ بەڕێزان لوتکەی عەرەبی لە بەغدا بەس تێچوونی ئەو کۆبوونەوە قاعا و کورسی و شتێ ئەشیای ناو ئەو هۆڵەیە بە سەدان ملیۆن دولاری تێچووە چەندین سەیارە کراوە هەرێک لە بە دەیان دەفتەر ئەم سەیارانە کڕێوە ئەو هەموو مەسەرفی تێچووە و بێگومانیش چەندین کۆبوونەی تر بەسراوە لە کۆبوونەی پێشتر لە لیبیا بووە لەگەڵی وڵاتی تر بووە بەڵام زۆر کێ ساڵێن چاودێرەڵین هیچ باندۆری تەسیرێکی نەبووە ئەمەی کە لە بەهاری عەرەبیە گرێ دراوە پێتان وایە چەند تەسیر هەیە ناوزاد لە چەمچەماڵەوە خۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس کاک ناوزاد فەرموو وڵی بەڕای من ئەبوایە کە بەڕێز مامجەلال سەرپەرشتی ئەو کۆبوونەوەیەکە بووتە کۆنگرەی عەرەبی کوردی لەبەرەوەی وەک کوردێکە سەرپەرشتی ئەو کۆنگرەیەکە بەس ئەگەر ئینوانەکەش نەبێ پێت وایە هەروە بێ ئەگەر ئینوانش نەبێ ئەگەر بەم شێوەیە بڕوا ناکەم مەسەلەی عەرەبی ئیسفادێکی بۆ کورد دەبێ بە حیاتی کورد و عەرەب یعنی عەرەب کورد هەر خۆیە با دەبێشەوە ئەوان هەر دووربان لێگرن بەڕای من بەڵێ زۆر سپاس ئازار لە ئازاد دووسکی لە باژارە سلێمانیە کاک ئازاد کەرەمکە هەردەمتە باش کاکەکار هەموو دەمێنتە باشی gelek سوپاس دەستخۆشیە بەرنامەتێت کەم gelek کوردی بلا دەمێ هەواڵم دنجی نەگرم گرنگیا vê کۆبوونê diyare ku welatên Erebî piştî destpêkirina şorişan li Tunisê ya giringiya dîtna min jî ku bêziya welatên Erebî destpêkê pêgirî bi wî êkêken ku di çawa mîsaqa netewênê girtî rêzê lê digirin ku piraniya wan dewletê da endamin û çawa îtîfaqatê dewlî ku nêbera welatên Erebî têda hatîne bajûkirin اول gelê Sûriya niha hawar dike Camia Duwala Erebî bgehe min ev mafê mirovan dête bin pêkirin dîtnamê jî ev dîrokê Selman diye ku Camia Duwala Erebî lê dîrokê ve heya niha nekariye bandoriya xwe çê bike nebitim tinê ew bitim derkirina bêyannameyekî îdaneya wê bike ew ê giring jî ew e ku ji alîya sanê dewletî netewênê girtî مختصه خود جهه تایبەتمەندە بە دەرکردنا بڕیارێکی بە لێدانا دەولەتێکی کوتێدا مافە مرۆڤان بن پێ دکە دیتنا من ئەوە و ئەگەر جامعا دووەلی عەرەبی بە ڕۆڵێ نەهاک و ڕەوشە سووریا تێدا پڕ خراپە نەتەوێنێ گرتی هایدار بکە و بکارێت چاوا عێراق لە ساڵە نۆتۆئێکی ئێخسە بنبەندێ هەفتەیە نەتەوێنێ گرتیژی سووریا ژی بخە و لەسەر ئاستێ عێراقێژی دیتنا من چه گرنگینی نەبتنێ بۆ عەرەبان نەبێت بەڵێ کاک ئازاد بەڵێ بەرەزان حتانها زۆرترین ئەو پەیوەندیت هاتی بەحسەندی دەکەن و گوپیت کە عەرەبی لە بەغداد و باندوریەکەوەی بۆ کوردانە بێ حتا بۆ عەرەباژی ji ber ku tecrübet berwextine vê kungirê an welat Camia Welatên Erebî tu bandoriya xwe xwedî çi biryareke mutleqa ya xedan karîgerî nebuwe li ser rewşa Ereban bi şêkî giştî lê piştî vê navberê dîsan li ser heman tewerin bihevrayin cardin bixêr bên li ser torê kumelatî Salman Osman Nusî yetî min tê nagem Sûdî çî heye ew biryaranê an ku ew pareyê ke serf kirawe bû em kungirê bidirabaya be gelê Iraq baştir bû helwiha Aram Husênî ji dibêje bi rastî tiştekî gelek baş e bû Iraqê ku ev kombûne li Bexda hat ki encamdan û ayînde da dê karîgeriyên îcabî hebin ku ew dibêje Newroz male gele li welatî Swîd kayek Newroz hem kata baş li Tikrît bibore زۆر دۆر ڕۆیشتین زۆر دۆر بەڵێ دەستخۆشتان لێکەم بۆ بەرنامەی بە هەموو ڕەنگەکان و بیر و وەچوونەکانەوە بەڵام من دەمەوێت یەش بڵێم یەک واقع هەیە ئەوڕۆ لە بەڕپانی مەیدانی کوردستان بوونی مامجەلال شتێکی هەنووکەیە لە هەر کۆبوونەوەیەک بێ لە هەر کۆنفرانسێک بێ بەڵام ئەوەی کە جێگای نیگەرانیە کۆمەڵی خەڵک هاتوونە پێش ئەمڕۆ بە شێوازێکە شێوەزەکان قساکەن کە ئەوەش ڕای خۆیانە جێگای ئەوەیە احترامی ڕێیەکەیان بگیرێ ئەوەی کە من دەمەوێت بیڵێم و تیشی بخەمە سەرێ ئەوەیە کە جەنابی مامجەلال لەناو بارەگای ئەنجومەنی ئاسایی بە کوردی قسەی کرد ئەمە یەک دەبێت بیرمان نەچێت ساڵی پار بوو پێرار بوو بە کوردی قسەی کرد و سڵاوی خۆی بە زمانی کوردی بە زاراوەی کوردی بۆ گەری کوردستان نات
ئەوە مانای ئەوە نییە مام جەلال بە کوردی قسەی نەکرد لەوێ کورد نییە مام جەلال ناوی کوردی نەهێنا لەوێن دەرێ کورد نییە ئەوە دەبێت پەیامێک بێ بۆ هەموو گەلانی عەرەب کە کەسێک ئەمڕۆ سەرپەرشتی کۆمکاری عەرەبیە کاتن لە بەغا کوردە تاڵەبانیە ئەمە یەک بەنسبەت سەربەخۆیی بۆ هەرێمی کوردستان سەربەخۆیی باشتریان فیدرالی دەبێت ئێمە ڕەچاوی ئەوە بکەین ئەو فیدرالی ئەمڕۆ قازانسرا لە سەربەخۆیی بیانی یان سەربەخۆیی بیانی قازانسرا لە فیدرالی ئەمڕۆ دەبێت کۆمەڵی خەڵکی عەقلانی منطقی سیاسی ئاسی وشاریان بەرز بێ بیان ئەما بپاڵێن لە یەڵین گیرن لە بێژین گیرن بڵێن کاکە دوێنێ فیدرالیمان هەبوو فیدرالیەکەی ئەمڕۆ باشترە یان سەربەخۆیی سبەی ئەگەر سەربەخۆیی بیانی باشترە هەموو کەسێک ئامادەیە داوای سەربەخۆیی بکاتن هەموو بەڵێ کاک نەوزاد سەربەخۆ بێتن بەڵێ گەلێک سوپاس بۆ سەرنجی بەڕێستان حەمید لە هەولێرەوە کاک حەمید فەرموو لە هەولێری پایتەختەوە ئەو کاتتان باش هەموو کاتێکت ئەلۆ دەستخۆش بۆ تەوەری بەرنامەکەتان دیارە تەوەرێکی زۆر گرنگتان هەڵبژاردووە دەستخۆش بۆ هەموو لایەکتان سەبارەت بەو تەوەرە بەڕاستی هیوادارم لەو کۆنگرێدا هەموو ئەنادۆڵ پۆلیتیکەکانمان بەڕاستی زۆر بە جوانی لەگەڵ ئەو دەوڵەتە عەرەبیانە بەتایبەتی لەگەڵ نەبیل عەرەبی بەڕاستی ڕایشکار بکەن سەبارەت بە سووریایەتی دیموکراتیک لە ئێستاوە نەوەکا بەش و حەقی ئێمە تێدا نەبێ بەبێ دەوڵەتێکی بێتەوەی یا دەوڵەتێکی عەرەبی بە هیچ شێوەیە خزمەت بە کورد ناکات دەبێت لە پێشدان گرنتیان لێ بستێنرێ کە لە دەوڵەتێکی ئایندەی دیموکراتیکی سووریادا کورد چی دەبێ مافەکانی چی دەبێ ئەوە دەبێت پێیان بڵێن بەڕاشکاری چونکە ئێمە لە عێراقی عەرەبیدا هیچ استیفادەیەکمان نەکرد ئەوە چینیاباران و ئەنتارکردی بهێناین خۆ ئەوە شایەدە ئێمە کورد بووین پەلاماری کوێتیدا 600 کوێتی ئێستا بێسەر و شوێر کراون و کوردەکانی ئێمە ئەنفال و چینیاباران دەکرد لە ژێر چینیابارەکاندا لە عەرعەر ئێستا سەرکردەکان پێیان بڵێن ئێوە جگە لەوەی خەمی کورتان خەمی عەرەبەکانیشتان نییە داوای پارە دەکەن لە 105 زینەوەتی کوردستان دابدرێ بۆ کوێت داوای تیم دەوڵەتی مافی مرۆڤی عێراقی ناکەن کە لە بینی سکرێتی و بەزیدا لەنێ بەژێر گۆڵی کۆمبۆ دانێژراون بەژێرەی قسەی ئەو سەربازانەیە قسەی زارەکی کە لەوێ لە کاتی دیرکردنیان دەست و پێیان زنجیر کراوە دیتیانن پرسیاریان کردۆ کتیانە کاکەوە کرد کتیانە وەکو کوێتین بە زارێکی کا باز دەکەن دەنایەوە زەفەوتێن ئەوانە چکە کورد بوون بەڵێ کاک حەمید بەڵێ هیوادارم لە سەرکۆڕار لە سەرۆکی فێم لە هەموو ئەنادۆڵ پۆلیتیکەکانمان نەیدۆڕێنن ئەمانە بە هیچ شێوەیەک ئامادەنین دانێ عێراقی عەرەبی ئەو عێراقی نەتەوەیی کە ئەومە عەرەبی واحدە یا نفط العرب للعرب کاکە ئێمە کوردین دەتوانین عێراقی دروست بەڵێ کاک حەمید ئەگەر بێت و حکومەتێکی کاتی سەدەخۆ یا حکومەتێکی هەمیشەوی ماتی خۆیەتی دژی ئێران نەبێت دژی عێراق نەبێت دژی زەوە کاکە باێمە ماوەیە ئازادی سەربەخۆ بیناونەوە بەکارنێنی پەلاماری دەرەجاسێنی پێردەین ئێمە مردین بەسەرەوە با قد بيان برين بكونكاري عربي با كاي حميد قال لك بله كاي حميد قال لك سپاس بو سرنج جوانەکانت ببرکات من زۆر بە خەڵکی زۆر لە سەیری پەیوەندی سپاس بۆ هەموو تێبینیە جوانەکانت بێگومان بارێزان وڵاتی سووریا پرسی سووریا یەکێکە لە پرسە گرنگەکان کە لەم کۆنگرەیە باستەوە کراوە هەر بە باستەوە کراوە دەبێ بەشێکی دیبلۆماسی چارەسەر بکێت و پشتگیری لە بڕیارەکانی کوفی ئانان کراوە 6 بڕیارەکەی کە لەلایەن حکوومەتی سووریا واش قبول کراوە بۆ چونیتی چارەسەرکردنی ڕەوشی سووریا لەسەر کوردیش پێشتاندێک لە ئەستانبول ئۆپۆزیسیۆنی سووریا ئەنجومەنی نیشتیمانی سووریا کۆبوونەوەیان کرد کە لە چاری مانگی داهاتوو کۆنگرەی هاوڕێیانی سووریا لەوێ بەسرێ بەڵام کورد هیچ ئیشاراتی بە مافی کورد بە چارەنووسی کورد بە پرسی کورد نەدابوو لەناو ئەم کۆبوونەوەانە بێگومان کوردیش لەو کۆبوونەوە کشەوەتەوە بەڵێ سەرتیب لە چەمچەماڵەوە کاک سەرتی فەرموو مساء الخير أخي العزيز الله يسعدك يا أهلا وسهلا حديث اليوم عن القمة العربية للرؤساء الجامعة العربية المنعقد في بغداد ولكن أخي العزيز نحن نحتاج إلى خطاب كردي وصف كردي وليس نحن بحاجة إلى مشاركة في القمة العربية في بغداد هو أول من جاء في المؤتمر العربي للرؤساء العرب هو
القراءتهم الأولية العراق تبقى وطن عربية تحت شعار وطن عراق عربي. ولكن أنا أقول لسيد العمر البشير كان موجود في داخل القاعة الاجتماع، خلي يتفضل لحل مشاكله مع جنوب السودان، والسيد شيخ أحمد رئيس جمهورية الصومال خلي يتفضل لحل مشاكله بين أبناء شعبه. أخي العزيز ماكو داعي هذا البرنامج تتحدثون عن قمة جامعة العربية. نحن بحاجة إلى صف كردي وطني لحل قضايانا السياسية والقومية. العرب لا يعترف بحق شعب الكردي سياسيا وقوميا ووطنيا. نحن بحاجة إلى صف واحد وخطاب واحد من أجل تقرير مصير الشعب الكردي. إذا كان الرئيس المؤتمر كردي، إذا كان أعضاء المؤتمر كردي، لا نربح ولا نستفيد من هذه المؤتمر، لأنه ولو هذه الجامعة العربية من أول تأسيسه ما هي تأثيراته وما هي قوته سياسيا وعسكريا واقتصاديا. المشاكل دارت مع المعمر القذافي. لو كان لا يوجد الحلف الناتو لتدمير النظام المعمر القذافي، خلي يتفضل الجامعة العربية للقضايا في سوريا أو في السعودية. لو كانت الجامعة العربية له أساس سياسيا وعسكريا، خلي القمة السورية في تحت قوة الجامعة العربية. نعم، شكرا على اتصالك يا أخ سرتي في شمشمال. شكرا. هلو لك لا روا هم كاتتان باش همو كاتك كايك هلو دست خوشی برنامجتان لیکمون براتی برنامجتان برنامه جواننو همون سرکوتو بنی ان شاء الله. قال لك سپاس. اما سفارت بلوچکی عربی و کاریگرکان دوی عربی و سر کرد با نمونه لبر خمان کردینو ابد سر کرد حساب کین. اما کسی سفارشی لوچکی عربی که کبنا و کرده نزلی کردی لبره نبزمانی کردی خساکا نه دست خوشی لولاتی کردیه که نه پیروزبایی نه هر هیچک هیچکی بناو کردوە نییە. ئەگە کەسێکی بیانی سەری ئام لوتکێ عەرەبیە بک بزانە کەسەکە کە سەرپەرشتیاری لوتکێ عەرەبیە نازانێ وای زانە کابرایەکی عەرەبە نە جلەکانی کوردیە نە زمانەکە بە کوردی قساکە نە دەستخۆشی لە وڵاتەکەی خۆیەکە. بەڵام کۆنگرەی وڵاتانی عەرەبیە ینی کۆنگرەی وڵاتانی عەرەبیە کۆنگرەی وڵاتانی عەرەبیە بەڵام خۆ سەرکردەکەی خۆ ئەو کەسەی بەڕێوەبەری ئەو کەسەی کە لوتکێ عەرەبیە باتە ڕێوە کوردە. بەڵام سەر و کۆماری عێراقیش بێگومان پڕانی وڵاتی عەرەبی لەگەڵ سامەگە کابرایەک بۆچی بەڵێ ئەگەر من ڕاستەکەی کە سەر و کۆماری عێراقە بەڵام خۆ کوردە خۆ ئەسڵی کوردە. بەڵێ کاک وەکوهینێک دەستخۆشی لە جەناوی مەسعود بەرزانی بکەم بۆ دانانی دەوڵەتی کوردی بەڕاستی دەوڵەتێکی باشی دامەزراندووە نازانم ئینشەڵا سەرکەوتووە بێ. بەهەرحاڵ سوپاس بۆ سەرنجی تۆش گرنگە ئەوەی بەڕێز سەرنجی خۆ نیشان بدە ئەوەی دڵتانە بڵێن گرنگ نییە ئیتر گرنگە بچوونە جیاوازەکانیش بێگومان هەر کەسێکیش بەرپرسە بەوە بچوونێکی هاڵێ. بابزانین کاک عیماد لە کەرکووکەوە سەرنجی چۆنە. کاک عیماد فەرموو. کاک عیماد ئەم کاتە باش هەموو کاتێکت باشی بە قوربان زۆر سپاس. بەڵێ بە قوربان سەبارەت بە ئەم کۆنگرەی دەوڵەتە عەرەبیەکان لە عێراق سازکراوە بەڕاستی من ئەم کۆنگرەیە یەکەم توش بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان بەشداری نەکرد لەمەیە ئەدینی ئەمە سەرکەوتونیە ئەم کۆبوونەوەیە حەقی وا بووایە ئەم کۆبوونەوە کرا ئەم ملیار پارەی سەرف کرا تقریبا نێزگەی 1 ملیار سەرف کرا بۆ ئەم کۆنگرەیە. نانی بەڕاستی ئێمە فەقیرمان گەلێ زۆرە ئەدینی شعبی عێراق زۆر فەقیرە ئەم کۆنگرەیە کرا ئەم پارەی بڕە پارەی سەرف کرا خۆی ڕاستە ئەم کۆنگرێت شتێکی باشە دەوڵەتە عەرەبیە گفتوگۆکان هاروگۆڕەکەن بەس بەڕاستی ئێمە پێویست نەکرا ئێمە لەم هینە نەبوو لە عێراق کرام شتا لە وڵاتەکان دیکە بکرا عەرەبەکان دیکە بکرا باشتر بوو. نای نێزگەی ئەم کۆبوونەوە 1 ملیار دیناری پێ سەرف کراوە بڕوات بێ ئەمە 1 ملیار دۆلار بەڵێ 1 ملیار دۆلاری سەرف کراوە ئەگە بیداتە دوو ێزگەی کارەبا گەلێ باشتر بوو. بەڵێ کاکی مات سپاس بۆ سەرنجی تۆ ژیارە لە باژارە ئاکرێک ئای ژیار کەرمکە مرحبا كاكاك سەر چاوا برا باسي حالة قال سوپاس كرمكا في برنامج ده قال لك يا خوشة في لا خوشي البرنامج ده كان سوپاس قال سوپاس رافيع مؤتمر عربي رافي جورج خدها بله رافيع برادري طازه دوتي نوبي زمانه گرگی باخبن که زمانه کردی جي خدها دوتي ما مجتمعك عربية رافي ما سروك ومال سروكي كردا شامازي بيت كاين وزير خارجه وكردا راسي جي خدايا رئيس جمهورية العراق عامة
لازمه بعربي باغ بيتن ساروك دعوه ساروكي كي ساروك داخل نبو اها بله معنا ويا سروکی گود بو انکو سروک بارزانی و کو سروکی ما کردستان گود بو کو داخاس نکر یا ناود بو دعوت کردن بنگاری عربی بله کای گیار سپاس بو سنجاتا جی کی ابزانم عزیز لچم چمالا تسمع يا ولد باش باشر کای عزیز برزم والله من بالنسبة لي كونغريت ولي عربي وكلا بغداد دانيشتون فيها كنين فيها عرفتها يساتواني أنا تشيف قال يعني لتاريخي أمي عربية لشط صحود إسرائيل هم عربي راونا لا أنتوانيز بقن تايساني أنتوانيز وفلسطين بقن عرب خيانة على بيغمر كادي خوي لمدينة دري أقر كادي خوي خيانة على حسن حسين كل كوفة أو كان لبر الشهيد أقر مالكي خوي رئيسي مشكلة أتواني مشكلة عراق حلكة ومشكلة دولي عربي حلكة عربتي وجود الشيء لسر أرضا أجر ولاتاني بياني نبي عرب هريسنيا عرب كذا قدسي نروها بات إسلام كذا قدسي شجبرها بناوي إسلام وقرآن وأنفالها خلق إبادة أكا من بيوم هذا قومي عرب فاشل ترنيا لسر أرضا بله سپاس بسان جيتوش نيوار لدهوي كت جلمه روز باش باشتر كاك نيوار ديوانينا بيوار بيوار لدهوكي كاك بيوار بله كلامك بله از بيجم اگر نينارت كردا آماده بانن کنگره عربی دا بله باشتر بیتن سروکومار اوه سرپرشکا کنگرهت کت خو کرده سرکرده که کردایه وزیر خارجی کرده اوجی سرکرده که کشورهای دیگه کردایه گلو اوه تهران نکن کو کنون نرین کردان لور بن نخیر بس من طارق عزیز چی کرد بو ما طارق عزیز کرد بو طارق عزیز مسیحی بو از بوارم کرد نبو طارق عزیز طه ياسين رمضان دبيجن كرد بو طه ياسين رمضان جايجيري سركوماري بري عراقي صدام حسيني بس افت بجدار بو تو تشابر خود كي يعني افت دفي كونجري بجدار بو اف كردين بله از بالي خدامي وكي مينارت عربا ما مينارت كردا كواتا كرداي دنگي دايب دنگت كرداي چاويري بو مينارت كردا على كردستانه نه على البغداد ما بيتم بدين الدولة ما نبيتم همي قوات دست العرب دابي بله كاي بيار سرنجو تجي جشت محمد لشاري سليماني كاي محمد فرمو سيدة شوني باشم سباس بريزي ممنونم سيدة جان او برادراني كقصعة لسا تلفزيون بدي اوي كيف بقان اما يكم كوبنوي دولتانا بله دوام پێشمەرگەیەکی کورد ئێستا سەرۆکی هەموو وڵاتە عەرەبیەکانە بە سوورچیاشەوە بەڵێ ئەوە شانازێکی زۆر گەورەیە بۆ کورد مەفروضە لەمێ ئەمڕۆ ئاهەنگ بجێڕێ يعني پێت وایە لەمەوە زیاترنا پێت وایە وجودی کورد وەکو لە لوتکەی عەرەبیدا ئێستا لە بەغدا بتوانێت هیچ نەبێت لە ڕووی معنەویەوە بۆ کورد لە سەراسی نێفنەتەوەی کاریگەریەکە بێ حتما لەبەرەوەی بۆ سیاسەتی دەرەوە ئێستا هەموو ئەو وڵاتانەی کە لە ساڵانی ڕژێمی لە ناوچی سەدامدا دژایەتی کوردیانەکرد ئێستا هەموو ملکەتن لەبەردەمی سەرۆک مامجەلال سەردادەنێن و بەڕێزەوە قسەی لەگەڵا دەکەن لەژێر فەرمانی ئەوە وتارەکانە خوێندنەوە بەڵێ کاک محەممەد سوپاس بۆ سەرنجی تۆ شەماڵ لە شاری سلێمانی کاک شەماڵ فەرموو کاک محەممەد ئەم کاتت باش من هەکارم هەموو کاتێکت باشی بە قوربان زۆر سپاس والله من ڕاستەکەی لەسەر تەوەرەکە نەبوو بەس من ئیشێکی ترمان هەبوو وتمان حەزمان کرد ئەگەر زۆر بە کورتی فەرموو بەسەر چاو کاک محەممەد ئێمە لە وەزارەتی پێشمەرگە داوامەکەین چەند جار ئێمە ڕامانگەیانەوە بە NRP بێ بە KNN بێ ئێمە مەعاشەکەمان 500,000 چەند جاراوە دووە ئەخرێت مەعاشەکەمان واجبەکەمان دەبەدێ ئابوونەوە ئەڵێ لێتان ناسەنین هەر ئابوونەوەمان لێ ئەسەنن یعنی ئێمە ناخۆش کراوە یعنی بەتەواوەتی ئێمە نازانین خوڕی چۆ بکەین بەسەرمانە بالە کاک شەماڵ ئێمە بەریار نادێن لەسەرەوە ماشیوە زیاد بێن بەسەکو کەناڵێکی ئەلامی ئێمە توانین زانیاریەکانەوە خۆی بگەێنین چەندین جاری جەسەرەوتەوەرە وەزیری پێشمەرگە و بریکاری وەزارەتی پێشمەرگە قسەی کردووە هیوادارین گیان لە سەرنجی تۆ بێ بەڵێ تەماشەبەندنیجا گۆڕان لە دانیمارکیاڵێ بەڕای من جەلال تاڵەبانی لە ژیاتی ئەوەی باسی ئیسرائیل و فەڵەستین بکات باسی کێشەی کورد لەگەل بەغداد بکردبایە زۆر باشتر بوو
ولی تماشاوان نیجا به ویکی جزگش مدای تواری روی برنامه و کوادیتی لسر گوپیت کولات عربی لبغداد کو سر حکومت عراق و یکی سرکردن کردان سر پرشکویدی که دید و نرین جدا بون پرانیا نرین بونده بو کو اف کمبونه چه کاریگر و باندوریای لسر پرسا کردان آبه هند بچون جه بون کو جه کی گله گرینگ کو دنهادا سرکرده که کردان سرکاتیا وی کنگریدی که انکو سرکاتیا همو سرکردن ولات عربی که همو سرکردن ولات عرب لجیر بریارنی و لجیر امریکا گوتارن خو پیشکش دکن دنهاد نوا قاع کنگریدا هيا صباحي توريكي قرمت لدى خدمات هوا دابين هل شادو بحطور بن